ژیان پڕە لە ڕێکەوتی جوان ڕۆژێک کەسێ دێتە ژیانتەوە بۆ شێوەیە کە خەیاڵت بۆی کردووە تەواوی کێشە و ناخۆشی و بێتاقەتیەکانی ژیانت هەیە لە بیرتی ئەباتەوە بە شێوەیەوە هەست بکەی قەت بێتاقەت نەبوویت کەمێک سەبر بگرە زۆر بە سوودفە دێتە ژیانتەوە و دەتکا بە دڵخۆشترین کەس اینجا ئەوانی شتێکی وا بە خەیاڵ و مەحاڵ ئەبینن ئەوە هەتا شتێکی وا نابینن بۆیان ڕوو بدات نەژدان واقع ئەوەیە کە خۆت دروستی دەکەیت و خۆت بڕوات پێی هەیە و خۆت دەیهێنیتە بوونەوە ئەم شوێنەی تۆ کۆمنتی لێ دەنووسی پێشتر خەیاڵ بووە بەهۆی بیرکردنەوەی کەسێک بۆ واقع بۆیە شێوازی بیرکردنەوەت بگۆڕە تا ژیانت بگۆڕێ خۆت بە مستەحەقی زیاتر بزانە ئەی بۆ مستەحەقی ئەوە نەبی کەسێک بەڕاستی خۆشی بووی بۆ شێوەیە کە خۆت ئەتەوێت دڵنیا بە ئەگەر خۆت بە شایستەی شتێک نەزانی دنیا ناداتێ بە پێچەوانەشەوە ئەوەی بە شایستەی خۆت زانی و حەزت لێ بوو دێتە سەرڕێت تۆ هەمیشە دەبی بەوەی کە بیری لێ دەکەیتەوە کات